عەبدولڕەقیب یوسف ئەو شوێنەوارناسەی کە ڕۆڵی هەبوو لە پاراستنی قەڵای هەولێر و سەرای سلێمانی بووە ناونیشانێک بۆ دیدارێکی شوێنەوارناسی و خەڵاتیشی پێبەخشرا و بە گرنگیشەوە باز لە ڕۆڵی ئەو کرا کە وەک ئەوەی خۆی دەڵێت بەهانای شوێنەواری کوردستانەوە بچن چونکە ئەنفال کراوە. لە ماوەیە ئەم 32 ساڵەدا زۆر لە ئاسار و تاریخی شارستانی کونی کوردستان هاتە ئەنفالکردن لە لای قاچاقچیانەوە. من ئنزارم دا من نووسیم گوتم ئەگەر سەرا وێران بکەن من خۆم لەبەر دەرگای سەرا دەسووتینم. من ئەو کاغەزە من نووسیم کاغەز بە نووسراوی خۆم دەسووتینم ئیتر نەوێران بە خوێنی خۆم سەرا من ڕزگارم کرد. سەرای ئاکرێشم ڕزگار کردووە. ئیتر مقدارێک شتم من ڕزگار کرد لەم کوردستانە حەقیقەت وێرانکردنی قەڵای هەولێر من ڕزگارم کرد گەڕەکەکانی هەولێر من ڕزگارم کرد. مامۆستا عەبدوڕەقیب خاوەنی 18 کتێبی چاپکراوە لە بواری شوێنەوار و کەلەپور و دەستنووس و مێژووی کوردستان هەروەها 63 دەستنووسی چاپنەکراویشی هەن. بێگومان ئەم خەباتە گەورەی کە بە درێژایی ئەم 63 ساڵە کردوێتی بۆ پاراستنی شوێنەوار و کەلەپوری کوردستان زۆر جار ژیانی خۆی خستۆتە مەترسیەوە و بەشێک لەو قەڵا و خانۆ کەلەپوری و گەڕەکە کەلەپوریانە کە ئێستا ماون بە سەرای سلێمانیشەوە هەوڵ و خەباتی مامۆستا عەبدوڕەقیب بوون. تازەترین شوێنەوار کە خرایە ڕوو دەستنووسێک بوو کە لە قەزای ماوەت لە شارباژێڕی پارێزگای سلێمانی دۆزراوەتەوە کە دەکرێت ئەو شوێنە و دەیان شوێنی تر سەرچاوەیەکی باش بن بۆ داهات و ناوچەی شوێنەوارەکانیش ببنە جێگەی سەرنجی گەشتیاران. ئێمە توانیمان ئەم بەردەبێنین و دیراسێکی وردی لەسەر بکەین و بیخوێنینەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ یەکێک لە میرانی کورد کە بۆ یەکەم جارە لە مێژوودا لە مێژووی نوێ و هاوچەرخی نوێدا کە میرێکی کورد یادگارێکی بەجێهێش بێ و نووسراوێکی بەجێژێ کە ئەم ڕۆژێ ڕۆژان سەرکردە بووە سەرۆک بووە بە باسی باوردۆخی دەسەڵات و سەردەمی خۆی بکەم. ئێمە هاتینە نووسینە کە بە خەتێکی فارسی کۆن نووسراوە خوێنمانەوە و دیراسەمان کرد و کردمان بە توێژینەوەیەک و ئێستا توێژینەوەکەمان لەسەر ئەو بابەتەیە. گرنگی شوێنەوار بوو وای کرد بەشی شوێنەوەری زانکۆی سلێمانی و دامەزراوەی کەریمی عەلەکای یەکەمین دیداری زانستی ساس بکەن. ئەویش لە پێناو شوێنەوار کللتور و ناسنامە و بەڵگەی شارستانێتە کارێمی کوردستان دەوڵەمەندە بە شوێنەواری بێناز و ئاوڕ لێنەدراو. هێمن قادر، کورتسات نیوز، سلێمانی.